بە ئامادەبوونی بەرپرسانی ئیداری شار یەکەم زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە سنووری پارێزگای هەڵەبجە لێدرا. خوێندنی ئەم ساڵش لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان بەدەست چەندین گرفتی سیاسی و ئیداریەوە دەناڵێنێت، لە ناویشیاندا کەرتی پەروەردەیی. زەنگی ساڵی نوێی خوێندن لەم قوتابخانە خۆشەویستە لێ ئەدەین کە ئەنجامێکی باشی هەبووە پار ساڵ و ئەم ساڵی ڕابردووی خوێندنیش بە باشمانزانی لەم خوێندنگایە زەنگی ساڵی نوێی خوێندن بکەین و 145 قوتابخانە و خوێندنگا بەڕووی خوێندکارانی سنووری ئەم پارێزگایە ئەکرێتەوە کە نزیکەی 29,000 خوێندکار ڕوو لە ناوەندەکانی خوێندن نەکەن هەر لە باخچەی سایانەوە تا خۆناغی ئامادەیی. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگای هەڵەبجە بۆ ساڵی نوێی خوێندنی 2017-2018 145 قوتابخانە و خوێندنگە بەڕووی مامۆستایان و قوتابیان و خوێندکاراندا کرانەوە و 4655 مامۆستا و فەرمانبەر و 29,000 قوتابی و خوێندکار بەشداری پرۆسەی نوێی خوێندن دەکەن لە سنوورەکەدا. قوتابیانیش بۆ ساڵی نوێی خوێندن داوا دەکەن پێداویستی و مافەکانی مامۆستایان دابین بکرێت بۆ ئەوەی پرۆسەی نوێی خوێندنی ئەم ساڵ بێکەم و کوڕی بەڕێوە بچێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی خوێندن لە قوتابخانەکەیەمە و هیوادارین کە قوتابەکان بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی جدیتر دەستکەونە بە ساڵی خوێندن و ئێمە بەڕاستی داوامە لە بەرپرسان لە حکوومەتانێک کە داواکاری مامۆستای جێبەجێ بکەن چونکە بەڕاستی مامۆستایان حەقی خۆیانە و ئێمەش بۆ ئەوان توانن پرۆسەی خوێندن لە قوتابخانەکانی خۆیان دەستێ بکەنەوە و بە شێوەیەکی زۆر باش پرۆسەی ساڵی خوێندن بەڕێوە بچێت لە قوتابخانەکانی کوردستان. داواکارم لە حکوومەت هەیە کە مافی مامۆسایان بدات، مافی تەلەبەکانیش کە سنوورەکانی هەڵەبجە بۆی دابین بکرێ. من خۆم باوکم مامۆسای هەرچەند خۆم لە مەکتەبێکی نمونەیەم و ئەهلیم، بەڵام باوکی خۆم مامۆسایە. ئەگەر بۆ نمونە ئەو معاشەکەی نەدرێ ئەو موچەکەی نەدرێ ئەوە مافی تەلەبەکان یعنی پێشێل لەکرێ و مافی تایبەتیان نادرێ. بۆ ئەم ساڵی نوێی خوێندن مامۆستایان داوا دەکەن کە سیستەمی پاشەکەوتی موچاڵ بگیرێت و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بۆ ئەوەی پرۆسەی نوێی خوێندن بە سەرکەوتووی و بە شێوەیەکی تەندروست بەڕێوە بچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.